لقی سلێمانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە خێوەتگەیەک بۆ زیاتر لە 50 قوتابی ڕێخست کە 3 ڕۆژی خایاند و زیاتر لە 15وانی جیاواز تێیدا پێشکەش کران. خێوەتگەکە لە ناوچەیەکی گەشتیاری و جیاواز لە کەشوهەوای ناوشار سازکرا بوو. باوتەی بەرپرسی بەشی پرۆگرام و پێگەاندنی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا زیاتر لە 15وانەی ئاینی و فکری و پەروەردەی و تەرفیعی پێشکەش کراون و لە کۆتاییشدا پێشبڕکەیەک لە نێوان قوتابیان لەسەر ناوەڕۆکی وانەکان ساز کراوە. لقی سلێمانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە هەڵساین بە ئەنجامدان و ڕێخستنی مخەیەمێک واتە چادرگەیەک بۆ ماوەی 3 ڕۆژ لە باخێکی شایستە و ناوازە لە سیتەک. ئەم 3 ڕۆژە ژمارەیەکی زۆر قوتابی بەشدارێنکە کە ئەگەر تقریبا نەگاتە دەوری 60 کەس و کۆمەڵێک محازەری بە قووەت ئامادە کرابوو لەلایەن کۆمەڵێک مامۆستای ئەکادیمی و خاوەن شەهادە و کەسی بەتواناوە تقریبا نەگەشتە 7 محازەرە. خەڵکانی شارەزا و پسپۆڕوانەکانیان دەوتەوە کە قوتابیەکان باوەڕیان وایە کەش و هەوای خێوەتگەکەوایی کردووە لەگەڵ زۆری وانەکان و جیاوازی بابەتەکان وەرگرتن و فێربوونیان ئاسانتر بێت. بەڕاستی لە ماوەی 16 محازەرەیەدا سوودێکی زۆرمان بینی لە ڕووی زانستی و لە ڕووی ئیمانی و لە ڕووی گەشەپێدانی مرۆییەوە و بەڕاستی مامۆستا و سەرپەرشتیار و بەڕێبەرەکانمان ماندووبوونێکی زۆریان بە ئێمە بینەوە دەستخۆشییان لێەکەین. بەڕاستی سروشتێکی جیاواز شێوازێکی جیاواز دوور لە ماڵەوە زۆری تەلەبەکان بۆ نمونە بەس لە ماڵەوە مەکتەب ماڵەوە مەکتەب شوێنێکی ترە دانەبینیەوە یان جۆیەکیان تاقی نەکرێتەوە بۆ فێربوون و توێژینەوەی عیلم. بەڕاستی شوێنێکی زۆر گرنگە شوێنێکی زۆر باشە بۆ فێربوون بۆ چوونە مێشکی شتەکان و بەهۆی گوڵگوزار و مەوقعەکەوە لە بیرچینەوەشی درەنگترە. دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لە هەولێر لە ساڵی 2006 و لقی سلێمانی لە ساڵی 2009 دامەزراوە. لە ئێستادا تەنها لە شاری سلێمانی زیاتر لە 2000 فێرخوازیان لە ئاستە جیاوازەکان هەیە و لە بوارەکانی جوان خوێندنەوە و لەبەرکردنی قورئان و وانە پەروەردەیەکان. دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لە بەشێک لە شار و شارچەکانی تری هەرێم لە قون و سینگەیان هەیە و ئامانجیان تەنها ئاشناکردنی خەڵکە بە قورئان و بڵاوکردنەوەی پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.